نوێدا پێتان شاد بووینەوە. هەڵبەت پرۆگرامی ئەمڕۆمان پرۆگرامێکی تایبەتە بە پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمڕۆ لە شاری سلێمانی و لە تەلاری هونەر لە سەعات 11 دەست پێ دەکات. بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە میوانان لە ناوخۆی کوردستان و عێراق و میوانانی بیانیش تیایدا بەشدار دەبن. ئەمە پێنجەمین کۆنگرەیە هەڵبەت یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی خۆیدا 4 کۆنگرەی تری ئەنجام داوە. کۆنگرەی یەکەم لە ساڵی 1992، کۆنگرەی دووەم لە 2001، کۆنگرەی سێیەم لە 2010، کۆنگرەی چوارەم کە کۆتا کۆنگرە بوو لە ساڵی 2019 ئەنجامدرا لە 21/12. کۆنگرەی پێنجەم کە دەکەوێتە ئەمڕۆ 27/9/2023. نێوانی کۆنگرەکان لە ڕابردوودا لە کۆنگرەی یەکەم بۆ دووەم، دووەم بۆ سێم تا چوارەم نێوانی کۆنگرەکان زۆر بووە. هەڵبەت بەهۆی ئەو بارودۆخە سیاسی ئەو کاتە یاخود نەبوونی زەمینەیەکی لەبار بۆ ئەو کاتە کە نەتوانراوە لە کاتی خۆیدا کۆنگرە ئەنجام بدرێتە لە پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان داوایە کە هەر 4 ساڵ جارێک کۆنگرە ئەنجام بدرێت. بەڵام بۆ هۆکارانی کە ئاماژەم پێدا لە ڕابردوودا نەتوانراوە لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. بەڵام بۆ ئەم ساڵ یان بۆ کۆنگرەی پێنجەم بە خۆشحاڵیەوە لە کاتی خۆیدا دەتوانین بڵین لە مێژووی کوردستاندا بەگشتی لەسەر ئاستی حیزب و لایەنە سیاسەکان و دەکرێت بڵین لەسەر ئاستی عێراقیشدا یەکەمین جارەکە حیزبێک بتوانێت لە کاتی خۆیدا و بگرە بە چەند مانگێک پێش وادەی خۆی بتوانێت کۆنگرەی خۆی ساز بدات کە ئەمەش بۆ خۆی ئەنجامدانی کۆنگرە گرنگی تایبەتمەندی خۆی هەیە. کۆنگرەی ئەم جارەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان لەژێر دروشتمی نوێگەری لە کاردا کۆدەنگی لە بڕیاردا هەر بۆ خۆی دروشمەکە باگراوندێکی گەورەی هەیە یاخود کۆمەڵێک ئامانجی لە پشتەوەیە. هەڵبەت یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دامەزرانی و لە مێژووی خۆیدا ئامانجی سەرەکی خزمەتکردنی کۆمەڵانی گشتی یا کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە. بۆ ئەم جارەش کۆنگرەی ئەم جارەی جگە لەوەی کە کۆمەڵێک ئامانجی تری هەیە بەڵام ئامانجی سەرەکی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. بە گڕوتینێکی ترەوە یاخود کۆنگرەی ئەم جارە دەبێتە کۆنگرەی نوێبوونەوە و سەرخستن و بەهێزترکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە جۆشێکی ترەوە کار دەکات لەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستان و خزمەتگوزاریەکانی خەڵکی کوردستان و داکۆکیکردن لە مافی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە ئەمەش بۆ خۆی ئەم کۆنگرەیە گرنگی تایبەتمەندی خۆی هەیە چ بۆ کادران و لایەنگران و ئەندامان یەکێتی نیشتیمانی کوردستان و بە شێوەیەکی گشتیش بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. جا ئێمە ئەم ڕۆژە و ئەم کۆنگرەیە پیرۆز دەکەین لە سەرجەم ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەگشتی و ئەندامانی کۆنگرە بە تایبەتی و لەگەڵەوەشدا لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ پێیکە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی کاریگەرە چ لەسەر ئاستی ناوخۆی کوردستان و عێراق و ناوچەکە بەگشتی و لەسەر ئاستی نێودەوڵەتیش. دواتر میوانمان دەبێت لەسەر گرنگی و تایبەتمەندیەکانی کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵام سەرەتا دەچینە لای لێدوانی هاوڵاتیان کە بە گرنگیەوە باس لە پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزبێکی زیندووی سەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان هەمیشە لە کارکردندا بڕوای بە نوێگەری هەبووە، بڕوای بەوە بۆ کە ئۆرگانەکانی خۆی نوێکاتەوە. ئێستاش یەکێتی نیشتیمانی کوردستان وەک حیزبێکی کاریگەر لەسەر ساحەی هەرێمی سیاسی کوردستان و عێراق و ناوچەکەش کۆمەڵانی خەڵکی کوردستان چاوێن لەوەی کە خۆی نوێ بکاتەوە. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیارێکی بوێرانەیدا کە کۆنگرە بەستێم. ئەم کۆنگرەیە کۆنگرەی بنیاننانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە. یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستی بەوە بجارێکتر لە ڕیشەوە خۆی بنیاد بنێتەوە، حیزبێک بێت کە وەڵامدەرەوەی پێداویستیەکانی ئەم قۆناغی خەباتی سیاسی هەرێمی کوردستان بێ، وەڵامدەراوی پێداویستیەکان و خواست و ویستی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ. بێگومان ئەم کۆنگرەیە کۆنگرەیەکی سەرکەوتوو دەبێت و کۆنگرەیەک دەبێت جێگای ئومێدی هەموو خەڵکی کوردستان دەبێت
دۆست و دوژمن چاوی لەسەر نەتیجەی کۆنگرەیە و نەتیجەی کۆنگرە بە دڵنیایی و نەتیجەیەکی زۆر باش دەبێت و بەخواستی بە دڵی تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دڵی کەسوکاری سەربەرزی شەهیدان بە دڵی هەموو ئەوانە دەبێت کە تەمەنی خۆیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەخشی خۆی کۆنگرە ضرورەتێکی حتمیە هەبێ بکرێ و لە کاتی خۆش ئەنجام بدرێ لەبەرەوەی کوردستان و عێراق واخوازێ لە کاتی خۆیان جێبەجێکرێ چونکە لەبەرەوەی کۆنگرە داهاتوویەکی ڕوونە بێ هەم بۆ سیاسەتی دەرەوە هەم بۆ سیاسەتی ناوخۆ و هەم بۆ کوردستان بۆ هەرێمی کوردستان بەعامەتەن پێویستە و ضرورێتە لە ڕووی داراییەوە هەر پێویستە لە ڕووی بژانەوە و ژێرخانی هابووریەوە هەر پێویستە لە ڕووی سیاسەتەوە پێویستە و من بازمێکی حتمیە زانم بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی سۆشال دیموکراتە لە سەرەتای دروستبوونەوە هەتاوەکو ئەمڕۆ حیزبێک لەسەر ناوچەکە و ساحەی هەرێمی کوردستان دەورێکی کاریگەری هەوە ناو کوردستانی عێراقیشە بە تایبەتی ئەو کاتای ئەو کات و گەنجانی کە دروست بوون لە یەکێتی نیشتیمانی کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستانی دروست کرد هەمان گەنج بوون هەمان بیری تازە و فکری تازەیان هەبووە بەڵام ساڵ بە ساڵ و ڕۆژ بە ڕۆژ تەمان هەموو کەسێک تەمەنی ئەڕوا تەمەنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا تێپەڕیوە لە تەمەنی خۆی تێپەڕ ئەو کەسانی کە پێشتێکێتیان برۆ بەڕێوە پێویستە ئێستا فکری تازە و بیری تازە و گەنج و گەنجەکان بێنە پێشەوەچکە سەرۆکەکەمان گەنجە ئومێدتان هەیە بەم کۆنگرەیە بێگومان ئومێدمان زۆرە سەرۆک پاڤڵ یەکێتی نیشتیمانی کوردستان نوێ کاتەوە ئومێدێکی زۆر مان هەیەکەوە گۆڕانکاریەکی زۆر باشە بێت چونکە تەنیا حیزب بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ناوچەکەیە لە ماوەی خۆیدا کۆنگرەی پێنجەم بەبەستێ هیچ حیزبێکەمان نەبیستوەکەوە بتوانێت لە خلالی ماوەکانە دوو کۆنگرە بەستێ ئەم کۆنگرەیە بە تاکید گۆڕانکاریە بێت ئەو کاتە کۆدەنگێکی بێت لە بڕیارە کە ئەمە زۆر بۆ کادران یەکێتی بۆ سەرجەم هاوڵاتیان کارێکی باش و هاوڵاتیان بەگشتی چاوەڕێ و کۆنگرەیەکەن کۆنگرە بۆ هەموو حیزبێک پێویستە بۆ هەموو ڕێکخراوێک پێویستە چونکە دیاردەی نوێبوونەوەیە ڕۆژێ باش تەقدیمەکرێ ئیتر لە کۆنگرەیە سەرگرداری تازەیەت خەڵکی تازەیەت گەنجی تازەیەتە پێشەوە ئیتر بە هەموو ماناکان پێویستێکی زۆرە بۆ هەموو حیزبێک و ڕێکخراوێک باشە دەوترێ یەکێتی دەوێت گەنج ببێتەوە وەکو گەنجێک تا چەند ئومێدت بەم یەکێتی نیشتیمانی کوردستانە هەیە لە دوای کۆنگرە پێنج یەکێتی هەمیشەوی سوێتی گەنجبوونەوەی خۆی ببینێ هەمیشەش گەنجبوونەوەی بەخۆیەوە بینیوە هەمیشە کادرەکانی یەکێتی گەنج بوون یعنی گەنجەکان دایم کاریگەرێکی زۆر باشیان هەبووە لە سەر ئاسکی ڕێکخراوەی و پیشەیی خۆیانە زۆر ئومێدمان پێیەتی بەم کۆنگرەی پێنجە ئیشەڵڵا کە کۆنگرێکی زۆر سەرکەوتۆ بێ بۆ یەکێتیەکەمان و تەکیدم لەوەی کە لەم کۆنگرەیە ئیشێکی زۆر باش و چالاکانە دەکرێت بۆ گەنج چونکە لەناو حیزبەکەی ئێمەیە هەمیشە یەکێتیەکانمان لە هەموو چین و توێشەکان احتیمامێکی گرنگیان بە گەنج و ژن ناوە باسی گەنج و ژنت کرد پێویستە گەنج و ژن لە ڕێگای ئەم حیزبەوە خزمەت بە وڵات بکە لە ڕێگای بەهرەکەیانەوە ئەکیید گەنجی زۆر بەهرەدار و چاکمان هەیە کە ئەتوانن خزمەتێکی زۆر باش یەکێتیەکەمان بکەن و ئەوەشی کەجێی زۆر دڵخۆشی ئێمەیە سەرۆکی حیزبەکەمان گەنجە کۆنگرەی پێنج یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆی لە ستافێک و تازەدا دەبینێتەوانێ و خۆی لە کۆمەڵی کار و چالاکی جیاوازتر لە ئەدای یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێشووتردا دەبینێتەوانەوە ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئەهەمیەتی و گرنگیەکی جیاوازترەوە ڕۆڵ ئایا بە گەنجان کە ئەمە جێی ئومێدە بۆ گەنجانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرجەم گەنجانی هەرێمی کوردستان کە دەرفە دەخڵقێنێ لە بوارە جیاچەکاندا گەنج توانە و تاقی خۆیان ببینەوە و بێنە ناو کایەکانی ناو ڕیزەکانێکی نیشتیمانی کوردستانەوە لە پێناو برەودان بە تواناکانی خۆیان و خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان لە ڕێگەی گەنجە چالاکەکانمان. هەمووتان بەبراو خەباتێری خۆم دەزانم خۆم پشتی هەمووتان. ئەنجامدانی کۆنگرە کە ئەمڕۆ لە تەلاری هونەر و لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت هەڵبەت
بەتەنها بۆ کادران و لایەنگران و ئەندامان یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگ نییە و بە گرنگیەوە سیر ناکرێت بەڵکو بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ ئەو کەس و لایەنانەش کە تەنانەت لایەنگری یەکێتی نیشتیمانی کوردستان نین بە گرنگیەوە سەیری ئەم کۆنگرەیە دەکەن و هەست دەکەن کە کۆنگرەیەکی چارە نووساسە هەست دەکەن کە ئەم کۆنگرەیە گۆڕانکاری گەورە ڕوودەدات لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی عێراق و دەرەوەشدا گۆڕانکاری گەورە ڕوودەدات و بە ئومێدەوە لێ دەڕوانن. جابا بۆ چوونی هاوڵاتیان بزانین لەو بارەیە و بزانین چۆن بە ئومێدەوە لەم کۆنگرەیە دەڕوانن. پڕبەدڵ دەستخۆشی لە سەرۆک پاڤڵ تاڵەبانیەکەین بۆ ئەم هەنگاوە باشەی کە لە کاتی خۆیان ئەو پەیمانەی کە داوی بە کادرەکان و بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کۆنگرە بە هیچ شێوە دوانەخرێت دروشمێکی جوانی پەیڕەو کردووە بۆ ئێمە نوێگەری لە کاردا و ئێمەش وەکو ئەندامان پێمان خۆشە پڕبەدڵ کە ئەم جیلە تازەی کە پێگەن ئەم کەسە دڵسۆزانەی کە لە ناو حیزبەکەی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە هەوڵەین سەرەتا بۆ دروستبوون کە خزمەتی خەڵکەین. کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەم کاتا کە کۆنگرەیەمان بۆ دروست بوو کرا و بە سەرکەوتوی ئینشەڵا ئەنجام ئەدرێ و لە کۆتاییەکەشی ئەنجامێکی باشی ئەبێت سەرکەوتن بۆ کاک بافڵ هەر بووە یەکێتیەکەمان پێشکەوتوو بێ و سەرکەوتوو بێ ئینشەڵا کادرەکانیشمان کە خۆیان هەڵبژاردووە ئەمانی ئەندامانی مەڵبەند سەرکەوتوو بن. دیارە خۆتان نەزانن کۆنگرە بەرزترین دەسەڵاتە لە هەموو حیزبێکە کە لە کۆنگرا بەڕاستی بەنام و پەیڕەوە گۆڕێ سەرۆکی نو هەڵەبژێردرێ لەبەرەوە لەم بارودۆخەی ئێستا کە کۆنگرە ئەبەسترێ بەڕاستی گرنگە و بەڕاستی هەنگاوێکی بیۆرانەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمڕۆ لەم کات و ساتە نەخوازراوە یا بڵێن کاتێکە بەڕاستی کۆنگرەی تیا ئەبەستێ حتمما سەرکەوتنێکی گەورەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بە حەقەت هیوادارین لەم کۆنگرەیە بتوانرێت ئەو کەسانەی کە بە ئەزمونن کە بەڕاستی دڵسۆزن کە بەڕاستی تواناوی بەڕێوەبردنیان هەیە دەنگیان پێ بدرێ و بهێنرێنە پێشەوە و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکە و من لەم کاتەدا بەستنی کۆنگرە زۆر بە باشە زانین ئینشەڵا سەرکەوتوو شەبین ئێمە لە کاتێکی زۆر سەختای بەڵام بەستنی کۆنگرە لەم کاتەدا زۆر چاکە دەستخۆشیم بۆ سەرۆک باڤێڵ هەیە هیوادارم سەرکەوتوو بن هیوای سەرکەوتن بۆ ئەو هاوڕێیانە مەخوازم کە بەشدارن لە کۆنگرەکەیە و هەروەها من دەستخۆشی بۆ کاک باڤێڵەکەم و داوای لێ ئەەکەم کە ژنان بەرەو پێش بڕۆن هەر چۆن کە بەڕێز مام جەلال لە کۆندا ژنانی لە ئاستێکی زۆر بەرزاداناوە و زۆر سپاسیانەکەم هیوادارم سەرکەوتوو بن و ڕۆڵی ژنانش بەرەو پێش بڕۆ و ئینشەڵا دەرفەتی ئەوەمان هەبێت کە ژنان بەرەو پێش بچۆن هەروەک چۆن ئێستاش بەرەو پێش چوون. ژیانی حیزبەتی یا کۆنگرە شتێکی زەرورە بۆ نوێبوونەوەیە بۆ تازەکردنەوەی و حیزبەیە بۆ هێنانە پێشەوەی خەڵکی گەنج و ڕۆشنبیرە بۆ ناو حیزب کادیری پێشکەوتی پێویستە بۆ سەرەوە بۆ ئیشکا بۆ جەماوەر بۆ ڕێکخراوەی بۆ بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان لەبەروی ئەم کۆنگرەی یەکێتی کۆنگرەی پێنجی یەکێتی کۆنگرەیەکی سەرکەوتووە کۆنگرەیەکی زەرورە بۆ یەک بڕیار بۆ یەک کردار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە وەکو یەکێتی ئەمڕۆ سیاسەتی یەکێتی با ببێتەوە بە یەکێتی مام جەلال با ببێتەوە بە یەکێتی ئێمە پاشکۆی هیچ لایەنێک نابین هیچ حزبێک نابین هیچ وڵاتێک ئەنوائیشی خۆتان جێبەجێکەن بەڕاستی سەری هەموو کوردستانتان بەرز کردوێت. یەکێتی مێژووە، یەکێتی خوێنی شەهیدە، یەکێتی قوربانیە، یەکێتی هێزە. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر لە دوای هیچ حزبی تر ناڕوا بەڕێوە. ئەو یەکێتی کە ئەمڕۆ ئەتوانێت یارمەتی عێراق بدات، یارمەتی کوردستانی عێراق بدات. یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر قوربانی داوە بۆ ئازادی، بۆ مافی چارەنووس، بۆ خاکەکەمان.
بەڵام ئەو مەرحەلەیەمان تێپەڕان ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە قووەتە بە هێزە یەکێتی نیشتیمانی کوردستان ساحبی هەموو کوردستانە ساحبی هەموو کوردستانە. بەڵێ خۆشەویستان هەر لەسەر پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمڕۆ ساز دەکرێت لە تەلاری هونەر و لە سلێمانی بە خۆشحاڵیەوە میوانێکمان هەیە لە ڕانیەوە بەڕێز دکتۆر هەژار قادر کە بەڕێزیان مامۆستای زانکۆن. دکتۆر هەژار بەیانیت باش و سواس بۆ ئامادەبوون و بەشداریکردنت لە بەرنامەکەدا. سەرەتا پێم خۆشە بە گرنگی کۆنگرە دەست پێ بکەین کۆنگرە بۆچی گرنگە بەڕێستان وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو کەسێکی ئەکادمی قسە و تێڕوانینت چییە بۆ پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان؟ سەرەتا بەیانی ئێوە گشتبیرە باش هیوای بەیانێکی ساغ و تەندروست بۆ ئێوە بینەرانی خۆشەویست دەخوازم و پیرۆزبایی بەستنی پێنجەمین کۆنگرە لە گشت ئەندامان و دۆست و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم. ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ مێژووی سیاسی هەر حزبێکی دیاریکراو ئەم حزبانەی کە دادەمەزرێن هەمویان لە بارودۆخێکی مێژووی کۆمەڵایەتی دیاریکراودا دەمەزرێن. دواتر هەر چەند ساڵ جارێک پێویستە ئەم حزبە شێوازی ڕێکخراوەی خۆی پەیڕەوی ناوخۆی گۆڕانکاری تێدا بکە بە پێی ویستی کۆمەلگا بە پێی ئەو گۆڕانکاری پێشکەوتانەی کە لە کۆمەلگادا ڕوودەدەن. ئێمە باش دەزانین بە لە دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تاوەکو ئەمڕۆ ئەمە پێنجەمین کۆنگرێتی کە دەیبەستێت کە تێدا گۆڕانکاریەکی بنچینەی یان گۆڕانکاریەکی ڕیشەیی لە پەیرە و پرۆگرام و لە شێوازی بەڕێوەبردنی خۆی دەکات کە ئەمە بۆ ئەمڕۆ گرنگیشی تایبەتی خۆی هەیە لەبەرەوەی ئەگەر ئێمە سەیری بارودۆخی کۆمەڵایەتی پێشکەوتنی کۆمەلگا بکەین شێوازی کارکردنی ڕێکخراوەکان بکەین گۆڕانکاری زۆری تێدا ڕووداوە لەبەرەوەی کە ئەمڕۆ دنیای تەکنۆلۆژیایە بۆ چوونی گەنج جیلی ئەمڕۆ پێویستی بە شێوازی کارکردنی نوێ هەیە. ئەم فۆرمە کارکردنە کۆنانەی کە بەشێک لە حیزبەکانی ناوچەکە و لە کۆندایەکێتی نیشتیمانی کوردستان پەیڕەوی کردووە پێویستی بە گۆڕانکاری هەیە. لەوانەیە ئەگەر بگەڕینەوە بۆ پەیڕەوی ناوخۆی پێشتر ئەو شێوازەی کە ئیشکراوە لە ڕێخستندا ئەو شێوازەی کە ئیشکراوە بۆ ڕاکێشانی لایەنگر و بۆ دۆست و بۆ هۆکردنەوەی دۆست و خۆشەویستانی حیزبەکە جیاواز بێ لەوەی ئەمڕۆ جیلی ئەمڕۆ گەنجی ئەمڕۆ پێویستی بە شێوازی کارکردنی نوێ هەیە بۆیە بەستنی کۆنگرا بۆ ئەوەی فۆرمێکی تازە دامەزرێنێ بۆی هەواڵان و دۆستانی یەکێتی لە خۆی بکاتەوە بۆی شێوازی کارکردنی خۆی ڕێک بخاتەوە پێویستێکی هەنووکەی زۆر گرنگە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەتایبەتی ئەم گۆڕانکاریانی لە 2 ساڵی ڕابردوو ڕوویداوە کە ڕێنیشاندەری ئەوەیە کە پێویست بوو نەک پێویست بوو زۆر گرنگ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرە ببەستێ بۆی گۆڕانکاری لە پەیڕەوی ناوخۆ بکات تاوەکو بتوانێت شێوازی کارکردن و ڕێکخراوەی لە ناوخۆی هەرێمی کوردستان و شێوازی پەیوەندیەکان و چۆنێتی بەستنی پەیوەندی ئیقلیمیەکان لەگەڵ عێراق و لەگەڵ حیزبەکانی ناوچەکە و لەگەڵ دەرەوە گۆڕانکاری تێدا بکات بە شێوەیە کە بتوانێت پەیڕەوێک دابڕێژێت بەرەو پلانێکی داهاتوویەکی باشتری بێت. بەڵێ بەپێی قسەکانی بەڕێستا بێ دکتۆر هەژار دەکرێت بڵین کە یەکێک لە ئامانجەکانی کۆنگرە گەڕانەوەیە بۆ ناو خەڵک و کردنەوەی هاوڵاتیان بە چەقی کارکردن. دروستەوەیە ئەمڕۆ شێوازی کارکردنی حیزبەکان بە تایبەتی لە هەرێمی کوردستان و بەگشتی لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستی بە گۆڕانکاری هەیە چونکە ئەگەر بگەڕینەوە بۆ ساڵی نەوەتەکان بۆ سەرەتای 2000ەکان لەوانەیە شێوازی ئیشکردنی حیزبەکان پێویستی بەوە ببێ حیزب خۆی ڕێکخاتەوە حیزب تەنها بازنەیەکی داخراوە لە دەوری کادر و لایەنگری خۆی بەڵام ئەمڕۆ پێویست وایە هەر حیزبێک کرد لە ناوچەکە بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئیش دەکات بە شێوازی ئیش بکات لەو فۆرمەت داخراوە کۆنەدا بێتەوە دەرێ کە تەنها ئۆرگانەکان بەشێک بن لە حیزبەکە پێویستە بێتە ناو هاوڵاتیان پێویستە ئەو هاوڵاتیانەی کە هیچ لاگریشان بۆ هیچ حیزبێکی دیاریکراونیە بتوانن بەشدار بن ئەوەی کە لە نزیکەی ساڵی ڕابردوو لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەکردەی دەکرا هەر هاوڵاتێک دەیتوانی پەیوەندی بە سەرکردەی حیزبەکەی بکات و گلەی و سکاڵاکانی خۆی بگەێنێ. ئەم کۆنگرەیە دەرگایەکی تر دەکاتەوە بۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بێتە ناو هاوڵاتیان بتوانێت کۆکەرەوەی
ئەو پێداویستیانە بێت کە هاوڵاتیان هیانە بۆی خزمەتگوزاری باشتریان پێشکەش بکە و لەم کۆنگرەیەدا دەتوانم بڵێم بەشێکی تری گرنگ ئەوەیە کە ئێمە ئەگەر سەیری ڕابردووی یەکێتی نیشتیمانی کوردستان کەین لە هەندێک بارودۆخدا تووشی ئەوە بووە کە چەند دەرچەیەک هەبوون بۆەوەی کە قسە بکرێت بۆی بڕیار بدرێت بۆی چەند دەرچەیەک هەبوون بۆی ئاراستەی کادر و لاگران و دۆستانی بکرێت بەڵام ئەم کۆنگرەیە بەشێکی تری گرنگی ئەوەیە کە هەوڵ دەدرێت تەنها لە یەک شاڕێگەوە ئاراستەی دۆست و لاگران و ئاراستەی هاوڵاتیان بکرێت پەیامەکانی یەکێتی ئامانجەکانی یەکێتی تەنها لە یەک شاڕێگەوە دەردەدرێت بەوەی کە بەرلەوەی ئەمە نەڵین تاگڕەوی دەبێت بەڵکو بە کۆدەنگی تەنها شاڕێگەیەک دەبێت کە ئاراستەی دۆست و هاوڵاتیان و هەواڵانی خۆی دەکات. باشە دکتۆر لەگەڵەوەی کە زۆر بە گرنگیەوە باست لە ئەنجامدانی کۆنگرە کردو وەکو پێویستیەکیش سەیرت کردیان وەکو پێویستیەکیش کە باست کرد بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەنجامدانی کۆنگرە پێویستیەکە بەڵام ڕەنگە لێرەدا پرسیارەکە ئەوە بێ کە ئایا بارودۆخی ئێستای کوردستان و عێراق و ناوچەکە بەگشتی بارودۆخێکی هەستیارە ڕەنگە پرسیار بێ بڵێن بۆچی کۆنگرە لەم کاتەدا ئەنجام دەدرێت یاخود ئەنجامدانی کۆنگرە و بەستنی کۆنگرە لەم کاتە هەستیارەدا بۆ خۆی چه گرنگیەکی هەیە؟ طبعا ئەگەر بازنەکە گەورەتر بکەین هەر کاتێک لە هەر شوێنێکە گۆڕانکاری گەورە و بوونی ڕووداوی هەستیار هەبوو ئەو کاتە دووبارە پێویست بە نوێبوونەوە هەیە پێویست بەوە هەیە ئێمە شێوازی کارکردنمان بگۆڕین بۆی بتوانین لەگەڵ ئەو بارودۆخە هەستیارە تازە مامەڵە بکەین چونکە ئەگەر هەر بەو شێوازەی کە پێشتر ئیشمان کردو لەگە بارودۆخی تازە ئیش بکەین دەتوانم بڵم ئەگەری سەرنەکەوتن زۆرترە ئەو کاتانەی کە گۆڕانکاری دەبێت ئەو کارێکتانەی کە بارودۆخێکی هەستیار دێتە پێشێ مرۆڤ پێویست بەوەی هەیە کە گۆڕانکاری لە خۆی دابکات بۆی بتوانێت لەگەڵ ئەم گۆڕانکاریە تازەیە کە ڕوودەدا خۆی بگونجێنێت و سەرکەوتوو بێ و بە دڵنیاییەوە دەتوانم بڵم ئەو گۆڕانکاریانی ئەو ماوەی لە ناوچەکە ڕوویداوە و لە عێراق و هەتا لەگەڵ ئەو چەند ڕووداوانی ڕۆژی ڕابردوو یان چەند مانگی ڕابردوو کە وڵاتانی دراوسێ بەرامبەر بە هەرێمی کوردستان کردیان ئەوە سەرمێنەری ئەوەیە کە پێویستە نوێگەری بکرێت جارێشتر پێویستە فۆرمی ئیشکردن بگۆڕێ ئەمە زۆر جار هەیە ئەم جۆرە لە گۆڕانکاریانەدا زاڵبوون ڕوودەدا بەسەر ئەو بارودۆخە هەستیارانەی کە دێتە پێشەوە چونکە ئەم شێوازی کارکردنە کۆنەی کە هەبووە یان ئەو پەیڕەوی ناوخۆیی کۆنەی کە هەبووە نەیتوانیوە ڕوبەڕووی ئەو بارودۆخە بێت بۆیە گەیشتۆ بە ئێستادا بەڵام لە کاتی دانانی پەیڕەویی ناوخۆ شێوازی کارکردنی تازە لەگەڵ ئەم ڕووداوانەدا دەتوانین بڵین ئەگەری سەرکەوتن یان ئەگەری مامەڵەکردنیی دروست لەگەڵ ئەم ڕووداوە هەستیارانە زیاتر دەبێت. بەڵێ کەواتە دکتۆر دەتوانین بڵین کە بەهێزبوونی یەکێتی تەنها سوودەکەی بۆ خودی حیزبەکە بۆ خۆنیە بەڵکو بۆ مافی ڕەوای گەلی کوردە کاتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز دەبێت دەتوانین بڵین کە دەنگی کوردیش بەهێزە یا دەنگی کوردیش بەهێز دەکات؟ طبعا ئەمە هەمومان ناتوانین نوکۆڵی لەوە بکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی کاریگەرە حیزبێکە ڕۆڵ دەبینی هەمیشە ئەگەر بگەڕینەوە بۆ سێ خولی ڕابردووی پەرلەمانی عێراق و پەرلەمانی هەرێمی کوردستان دەگەڕینەوە ئەوەی زۆر جار دەمانبینی کێشەکان زۆر گەورەمون لە عێراق و لەگەڵ هەرێمە بەڵام تاکە کلیلی چارەسەرکردنی کێشەکان هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بە گەڕانەوە بۆ سێ گەڕی پەرلەمانی عێراق ئەوە دەتوانین هەموو گەری کورد ئەوە ببینێت هەروەها لە ناو چەکایە دەتوانین بڵێن لە ناو هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان کلیلی چارەسەرکردنی کێشەکان بووە من هەمیشە ئەوە دەژێڕمەوە کە بگەڕینەوە بۆ شەڕی ناوخۆش دەبینین کلیلی چارەسەرکردنی کێشەی شەڕی ناوخۆ خوای خۆش بوو سەرکردە مام جەلال بووە بۆیە لە شاغ بگەڕێنەوە تاوەکو ئەمڕۆ هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان کاریگەریەکی زۆر گەورەی هەبوو بۆی کە چارەسەری کێشەکان بکات و هەرێمی کوردستان بەرەو ئاشتی بێت هەرێمی کوردستان بپارێزێت لەوەی کە بەرەو پوکانەوە بەرەو ناوچوون بچێت ئەم ڕووداوانەی چەند ڕۆژی دوایی بینیمان کە بە بابەتی بودجە چارەسەرکردنی کاتێک سەرکردا هەواڵ باڤڵ جەلال تاڵەبانی دەچێت بۆ عێراق دەبینین دوای چەند ڕۆژێک لە سەردانەکەی بابەتی بودجە بەرەو چارەسەر دەچێت بە دوو مانگی ڕابردوو بگەڕێنەوە هیچ لایەنێکی سیاسی حتا حکوومەت چەندین دیداریکردنی توانی سەرکەوتوو بێ بۆیە نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خوێنی تازە بە ریفۆرمێکی تازە دەتوانم بڵێم زامنی زیاتری سەرکەوتن و پاراستنی دەستکەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات.
بەڵێ دکتۆر کە دەڵێ نوێبوونەوە لە یەکێتیدایە نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبەت دروشمی ئەم جارەی پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان نوێگەری لە کاردا کۆدەنگی لە بڕیاردا هەڵبەت بۆ خۆی دروشمەکە باگراوندێکی گەورەی لە پشتەوە بەڵام ئێمە ئەگەر بکرێت بە کورتی باسێک لەو دروشمە بکەین کە چی و چی لە خۆ دەگرێت کە دەڵێن نوێگەری لە کاردا مەبەستمان چیە لە نوێگەری لە کار دەکەن بۆ خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بنەڕەتدا حیزبی کار بووە. طبعا یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی ئەو مێژووی هەیەی مێژوێکی پڕ لە شەهیدان مێژوێکی پڕ لە دەستکەوت مێژوێکی پڕ لە سەروەری بۆ گەلی کوردستان هەمیشە دروشمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دروشمەکانی کۆنگرەوە دروشمێکی دراسەکراون دروشمێکی داڕێژراوی سەرزارێکی نەبوون خوێندنەوەی زیاتریا بۆ کراوە طبعا نوێگەری لە کاردا ئەمە دەبینین شێوازی کارکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەناو حکوومەت لەناو گەلی کورد لەناو هاوڵاتیاندا گۆڕانکاری تێدا دەکرێت بەوەی کە دەرگایەکی کراوە بۆ سەرجەم هاوڵاتیان دەبێت بەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هەوڵ دەدات خوێنی شەهیدەکانی بەزانەچێت هەمیشە هەوڵ دەدات نزیک بێت لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم شێوازە لە کارکردنی کە دەرگایەکی کراوە بێت بۆ هاوڵاتیان دەرگایەکی کراوە بێت بۆ هەموو کەسێکی ئاسایی کە لەناو ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت خزمەت بە گەلی کورد و بە هاوڵاتیان بکات بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پێگەیەکی گرنگ دکتۆر بۆ واتای کە نوێگەری لە کاردا تەنها نوێگەری لە کاری حیزبیدا ناگرێتەوە دروستە نوێگەری لە کاری پەرلەمانی لە حکوومەت لە حکومڕانی لە سیستمی حکومڕانی بەگشتی دروستە؟ ئەوەی کە من دەیبینم جگەلەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان نوێگەری لە کاری ڕێکخراوەی حیزبی دەکات نوێگەری لە شێوازی بەشداریکردنی لە حکوومەت و لە پەرلەمان دەکات بەڵام بەشێکی تری نوێگەریەکە ئەوەی کە من بە گرنگی دەزانم نوێگەریە لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ پێداویستەکانی هاوڵاتیاندا چونکە ئەمڕۆ بەڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستیشی زۆریان بە لایەنێکی دیاریکراو هەیە کە پاڵپشتیان کە ئەمە دەزانین لە بارودۆخێکی خراپی ئابووری لە بارودۆخێکی خراپی کۆمەڵایەتی لە بارودۆخی خراپی سیاسیدا دەژین ئەم نوێگەری لە کاردا ئەوە بۆچوونی ئێمەیە کە بەشێکی گرنگ دەبێت پەیوەندی لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ پێداویستەکانی هاوڵاتیانی باشتر دەکات ئەمەش طبعا بە نوێگەری لە کارکردن لە شێوازی حکوومەتدا دەکات کۆدەنجی لە بڕیاردا ئەمن بەشی دووەمی دروشمەکە کە کۆدەنجی لە بڕیاردا تەمەن کەسمان ناتوانین کۆڵی لەوە بکەین کە بگەڕینەوە بە پێنج بۆ نزیکەی 7 بۆ 8 ساڵی ڕابردوو ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک لە گرفتەکانی کە ڕوبەڕووی دەبوو ئەوە کە دەتوانە بڵم لە چەند دەرچەیەکەوە بڕیار دەدا لە چەند دەرچەیەکەوە قسە دەکرا زۆر جار هەبوو شێوازی دژبەیەکی تێدا بوو طبعا کۆدەنجی لە بڕیاردا ئەوە دەگەێنێت کە لە داهاتوودا یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەیەکی خۆیدا بڕیارەکانی دەردەکات و تاکە کەسێک تاکە دەرچەیەک دەبێت بۆی کە ئاراستەی هاوڵاتیان بکە ئاراستەی کادری حیزبی خۆی بکە ئاراستەی شێوازی کارکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بکە بۆی خزمەتێکی باشتری هاوڵاتیان بکات بەڵێ جا ئەو کۆدەنگێ لە بڕیاردا وەکو بەڕێستان ئاماژەتان پێدا و ڕوونتان کردەوە ڕەنگە ویست و خواستی تەواوی کادران و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و تەنانەت کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بێ بەگشتی کۆنگرێت دەتوانێت ئەو کۆدەنگێ دروست بکات؟ طبعا ئەمە قسەکردن لەسەر داهاتوو زەحمەتە بتوانین بە حەتمی قسە بکەین بەڵام هەمیشە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەتوانین بڵێن بە ئیجابی ڕوانیویانتە ئەو گۆڕانکاریان کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات ئەمە گەر بگەڕێنەوە بۆ کۆنگرەی ڕابردوو بینیمان هەرێمی کوردستانیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمیشە ئیجابی بوون و گۆڕانکاریەکانمان بەڕوونی بینی هەرچەندە دواتر کۆمەڵە گۆڕانکاری تر ڕوویاندا دەتوانم بڵم ئەو ئیجابیەتە نەما بەڵام لەم جارەدا بۆ بەرنامە و استراتیژەی کە دەیبینین بەو گۆڕانکاریانەی کە دەیبینین لەو شێوازەی کە ئەمڕۆ کۆنگرێتیدا ئەنجام دەدرێت من خوێندنەوەی تایبەتی خۆم دەبینین لە 2 ساڵی داهاتوودا کاریگەریەکەی دەبینین کە ئەم کۆدەنجە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی و حکوومەتی هەرێمی کوردستان شێوازی کارکردنی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق دەبینین گۆڕانکاریێکی گەورەی تێدا ڕوو دەدات دەتوانم بڵێم دەگەڕێتەوە بارودۆخێک کە پەیوەندیەکان بەرەو ئاسایی دەڕۆن و بژانەوەیشی باش بۆ هەرێمی کوردستان دەبێت مەبەستەکەم لەوەدا کە کۆنگرە بەرەو ئەوە دەڕوات بە قازانجی گشتی گەلی کورد
ببینم یان دیدگایشی باشم بۆی هەبێت. بەڵێ باشە دکتۆر بەڕێستان وەکو گەنجێک چۆن دەڕوانە هاتنە پێشەوەی گەنجان بۆ ناو کۆنگرە و دواتریش بۆ بەڕێوەبردننی حیزبەکە بە دەستەی دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاتە خۆی لە کۆمەڵێک گەنجدا دەبینیەوە هەر لە سەرەتاوە تا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بە گرنگیەوە کاری لەسەر گەنجان کردو و بایەخی پێداون بەڵام هاتنە پێشەوەی گەنجان بۆ ناو کۆنگرە بۆ خۆی چه گرنگیەکی هەیە؟ طبعا ئەمە هەمیشە لە هەموو حیزبە دیاریکراوەکان هەر حیزبێک کە وەربگرین لە جیهانە و بەتایبەتی حیزبەکانی هەرێمی کوردستان ئەمە لە ئیشکردنی هەر ڕێکخراوێکدا پێویستمان بە دووشت هەیە ئەویش عەقڵی خاوەن خیبرەیان عەقڵی شارەزا کە ئەوانە دەتوانم بڵێم جیلی ڕوشت دەگرێتەوە جیلی پێگەیشتوان دەگرێتەوە کە کادرە کۆنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانن بەڵام بۆ سەرکەوتنی زیاتر بۆ گونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی ئەمڕۆوە پێویستمان بە شێوازی بیرکردنەوەی ئەمڕۆ هەیە کە ئەوانش گەنجەکانن و پێویستمان بە هێز و توانا و تااقەت هەیە کە ئەوە لە گەنجەکاندا هەیە لەوانەیە پێگەیشتوانیان ئەوانەی کە خبرەیەکی باشیان هەیە فکرەی باشیان هەیە دەتوانین ڕاوێژیان پێ بکرێت دەتوانین ئێمە بە شێوەیەکی گشتی سوودیان لێوەربگرین کە هەمیشە ئێمە وەکو ئاکادمیش سوودمان لەوانە وەرگرتووە کە خبرەیەکی باشیان کۆ کردێتەوە لە کارکردندا بەڵام لە کارکردندا تەنها پێویستمان بە عەقڵ نییە پێویستمان بە جەستەیەک هەیە کە توانا و هێز و تااقەتێکی باشی هەبێ پێویستمان بە عەقڵ تازەکان هەیە بۆی بتوانین یەک بگرێت لەگەڵ عەقڵە کۆنەکان و ئاراستەیەکی سەرکەوتوو دروستکە بۆیە هەر حیزبێک و هەر شوێنێکی دیاریکراو کە کار دەکات ئەگەر تەرکیزی باش لەسەر گەنج و لەسەر هاتنە پێشەوەی گەنج و خوێندنەوەیکی بۆ بیر و بۆچوونەکانی گەنجەکان نەبێت ئەو ناتوانێت بە ئاراستەی ئەمڕۆ بڕۆ ناتوانێت بەرەو سەرکەوتن بڕوە بۆیە لە هەر شێوازێکی کارکردن لە هەر ڕێکخراوێکدا بێ پێویستمان بە گەنج هەیە بۆ ئەوەی عەقڵە تازەکان و جەستەیەکی باشمان هەبێ بۆی بتوانین کاری پێ بکەین کاری مەیدانیشی پێجێبەجێ بکەین. بەڵێ دکتۆر لەگەڵ گەنجانی نێو کۆنگرە ئەندامانی کۆنگرە بەگشتی بۆ ئەم سێ ڕۆژە چه ئەرکێکیان لەسەر دەبێت پێویستە چی بکەن؟ طبعا گرنگترین شت لە کۆنگرەدا ئەو بۆ چوونی منە سێ مەرحەلەی یەکەم پەیڕەوی ناوخۆ کە دەنگدانی لەسەر دەکرێت تەرکیزی بێت لەسەر ئەوەی کە بە شێوەیەک دابڕێژێت بۆ گونجاو بێت بۆ ئەمڕۆ و بتوانێت بۆ داهاتوش کاری خۆی پێ بکرێت چونکە پەیڕەوی ناوخۆ بەشێکی گرنگی کاری حیزبی دەبێت لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشی دووەمیان ئەوەیە کە ئەوەندامانی هەڵدەبژێرن بۆ هەر یەکێک لەو ئەنجومەنانەی کە پێک دەهێنرێت تێکەڵەیەک بێت لە خەڵکانی خاوەن خیبرا و گەنجی خوێنگەرمی تازە جیلی تازە کە ئەمە بۆی کاری هاوبەشیان تێدا ڕوو بدا و لە کۆنگرەدا دەتوانم بڵم دیاریکردنی سەرکردەیەک بەشێکی گرنگ دەبێت لە کاری کۆنگرەکە بۆیە ئەم سێ قەرارە کە لە کۆنگرەدا دەندرێت زامنی سەرکەوتنی کۆنگرە دەکات لە داهاتوودا و بەتایبەت دەتوانم بڵم تەرکیزمان لەسەر بابەتی پەیڕەوی ناوخۆی حیزبەکە بێت. بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆریان زۆر سپاس مادوومان کردی سپاس بۆ ئامادەبوون و بەشداریکردن لە بەرنامەکەدا سپاس بۆ دکتۆر هەژار قادر کە بەڕێزیان مامۆستای زانکۆ و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیۆ لەگەڵ ئێمەدا ئامادەبوون. سپاس بۆ ئێوە و سەرکەوتوو. زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان هەروەکو دکتۆر هەژاریش ئاماژەی پێدا و تەواوی کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش شایەتی ئەوە دەدەن یاخود لەسەر ئەوە دەدوێن کە کۆنگرەی ئەمجارەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێنجەمین کۆنگرە تەنها بەلای لایەنگران و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە گرنگ نییە بەڵکو بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان گرنگە تەواوی هاوڵاتیانی کوردستان بە گرنگیەوە لە کۆنگرە دەڕوانن ئومێدی گەوریان بە ئەنجامدانی کۆنگرە هەیە. بەخۆی ئێمە لێرە یەکەم جار بڕیارەکەی کاک باڤێڵمان لا گرنگە سکۆ دەبینین کاک باڤێڵ بۆتە چاوێکی نێودەوڵەتی و هەر چوار پارچە لەسەر کورد دوای ئەوەی کە ئەو دیفاعی لە کوردەکە دەبینین دەیانەوەی کێشەگرفتی و دروستکەن بۆیە پێش ئەوە بڕیارێکی جوانی داکەوە ناوخۆی حیزبەکەی جارێکی تر نوێ بکاتەوە بۆ بڕیاری کۆنگرا بتوانێت ئەو کەسانی کە شایستن و دەتوانن حیزب و پرۆگرامی حیزب بەڕێوە بن و هەروەها جارێشتر ئارامی دڵنەوەی بدەنەوە ڕۆحی مامی کۆچ کردومان ئەوانە بێنتە پێشوار ئەو کەسانیشکەوە سیاست مەدار و پێشتر حکمی ئەویان کردبووکەوە ئایا ئێچێتی ئایدانگینە ڕازی دەبێتەوە یاخود دەنجی ڕازی دەبێتەوە ئەوانی جارێکی تر بەخۆیان دابستنەوە دانیشتن لای من وەکو هاوڵاتیەک بڕیاری سەرۆکواڤڵ بڕیارێکی گرنگ بوو و هەروەها دەشڵێم کەەوە ئەم کۆنگرێ کۆنگرێکی سەرکەوتوو دەبێتن
بۆ تەواوی هەرێمی کوردستان و یەکێتی نیشتیمانی کۆنگرەیە ئەبێتە هۆی ئەوەی کە سەر لە نوێ حیزبەکەمان دووبارە پەرە بەخۆ بدات و دووبارە بگەشێتەوە و بەرەو ریفۆرم و نوێبوونەوە بێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هەوڵی داوە پێشنگ بێت و وەکو حیزبێکی سۆسیال دیموکرات هەمیشە خەباتی کردووە. حیزبە سۆسیال دیموکراتەکانیش هەمیشە لە بەهۆی کۆنگرە و پلنیۆم و چەندین شتی تر ئەبەستن بۆ ئەوەی بتوان هەمیشە نوێگەری لە نێو ئۆرگانەکانی حیزبەکەیاندا بکەن. جێی خود دەستخۆشیشە کە یەکێتی توانی لە کاتی خۆیان کۆنگرەی پێنجەم ببەستێت و ببێتەوە سەر لە نوێ بێتەوە هۆی ئەوەی جۆش و خۆش بە کادیران و سەرجەم لایەنگرانی بداتن. هیوادارم لەم کۆنگرەیەدا گەنجان زیاتر بێنە پێشەوە چونکە یەکێتی هەمیشە هەوڵی داوە گەنجان بێنێتە پێشەوە لە سەرجەم چین توێژەکان داوێ بەڵام گەنج وەکو سەرچاوی سەرەکی یەکێتی بۆ لە هەموو قۆناغەکانی لە قۆناغی شاخ تا قۆناغی شار و ڕێخستنەکانی سەرجەم چینی گەنج بەشدارێکی کارایی هەبووە. هیوادارین بۆ ئەمجارش بۆ سەرکردایەتی و بۆ کۆنگرەی پێنجەم یەکێتی گەنجان بێنە پێشەوە و بتوانن بەشدار بن لەم کۆنگرەیەدا و بۆ سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان بە حکمیەوە یەکێکە لە حیزبە هەرە دیارەکانی کوردستان، حیزبێکی گرنگی ناوچەیی و هەروەها لە پارچەکانی تریش چاوێکی زۆر لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانە. بۆیە کۆنگرەی لەم کاتێ یەکێتیدا ضرورەتێکی گرنگە بۆ یەکێتی لە ڕووی ناوخۆت لە ڕووی دەرەوە، چونکە کۆنگرە و دەزانین لە هەموو حیزبێک هۆکارێکە بۆ نوێبوونەوەی زیاتر و بەرە پێشچوونی حیزب. ئەمەش بێگومان وا دەکات کە ئەم کۆنگرەی یەکێتی لەم کاتەدا ببێتە هۆکارێک بۆ زیاتر بەرەو پێشچوون و زیاتر بوژانەوەی یەکێتی. وە ومێدەوارین کە لەم کۆنگرەی ئەمجارەدا ببێتە کۆنگرەیەکە هۆکارێک بێ بۆ زیاتر هێنانە پێشی توێژی نوێ، توێژی گەنجان و هەروەها هۆکارێک بێ بۆ کۆکردنەوەی هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان لە ناو یەکێتیدا. ولا لە کۆنگرەکانی ڕابردوودا ئەو شتانێک کە هەبوون کە بوونە هۆکارێک بۆ بوونە ئاسەنگێک لە بەردەم کۆنگرەدا هیوادارین لەم کۆنگرەیەدا نەمێنن و ئەو کۆنگرەیەک بێ کە جێگەی ڕەزامەندی هەموو تاکێکی کورد بە تایبەت هەموو یەکێتیە دڵسۆزەکان بێت و هەروەها دەنگ و ڕەنجی تەواوی ناوچە جیاوازەکانی کوردستان بێت و هەروەها جێگای دڵخۆشی هەمومان بێت. ئەم پێمابی کۆنگرێکی نیشتیمانی کوردستان لە کاتژاتی خۆی ئەنجامدرا بۆ زۆریی گرنگە لە هەر چاپاتێک کوردستانی بە تایبەتی پێم وابی لە سەرەتای یەکێتی نیشتیمانی کوردستان کە دروست بووە ئەوە یەکەم کۆنگرەیە بگرە پێش وەختی خۆشی کەدا بێ ببەستێ زۆر مهم بوو و زۆر گرنگ بوو. بەڵام هیوادارم کەسی شاو لێهاتوو وەزیرەکیش بێتە ناو کۆنگرێ لەبەرەوەی کۆنگرێکی نیشتیمانی کوردستان هەتەنها لۆ کوردستانی عراقیانێ وەکن لە هەر چاپ پاسی کوردستانی زۆری گرنگەوە زۆر زۆریش مهمە و دەستخۆشیش لە سەرۆکیەکەی کە لە کات و ساعتی خۆی کۆنگرە بەستێ. ئێمە وەکو یەکێتی ئەمڕۆ سیاسەتی خۆ یەکێتی با ببێتەوە بە یەکێتی مامجەلال، با ببێتەوە بە یەکێتی ئێمە. پاشکۆی هیچ لایەنێک نابین، هیچ حزبێک نابین، هیچ وڵاتێک نابین. ئەنوایشی خۆتان جێبەجێکەن بەڕاستی سەری هەموو کوردستانتان بەرز کردوێتەوە. یەکێتی مێژووە، یەکێتی خوێنی شەهیدە، یەکێتی قوربانیە، یەکێتی هێزە. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر لە دوای هیچ حزبی تر ناڕوا بەڕێوە. ئەو یەکێتەی کە ئەمڕۆ ئەتوانێت یارمەتی عێراق بدات، یارمەتی کوردستانی عێراق بدات. یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر قوربانی داوە بۆ ئازادی، بۆ مافی چارەنووس، بۆ خاکەکەمان.
بەڵام ئەو مەرحەلەیەمان تێپەڕان ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە قووەتە بە هێزە یەکێتی نیشتیمانی کوردستان ساحبی هەموو کوردستانە ساحبی هەموو کوردستانە. بیسەران و بینەرانی خۆشەویست، کوردستانی نوێیەکێکە لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە ڕۆژانە لە دیارترین ناونیشانەکانی بۆ ئێوە دەخوێنینەوە. کوردستانی نوێی ئەمڕۆ ژمارە 9012 چوارشەممە 27/9/2023 لە لاپەڕەیەکی داهاتووە. ئەمڕۆ پێنجەمین کۆنگرەی یەکێتی دەست پێ دەکات. ئەڵبەت بابەتەکە بەخۆی درێژەی هەیە. لە لاپەڕەدوودا چەند بابەتێک لە خۆ دەگرێت. پیرۆزبایی سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی بۆ یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. لە لایەکی ترەوە سەرۆکی یەکێتی کوڕی بنەماڵەی حەوت شەهید بانگێشتی کۆنگرەی پێنجەم دەکات. لە لایەکی ترەوە سەرۆک کۆمار گرنگیدان بەوانەی خۆشنووسی. لە لایەکی ترەوە پیرۆزبایی مەکتەبی سیاسی پەرەپێدانی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەریتانیامش بابەتێکی ترە. لە لایەکی ترەوە کۆنسڵخانەی ئەمریکا لە هەولێر ڕۆژنامەنووسان هەڕەمەکیانە دەست بەسەر دەکرێن. هەر لە لاپەڕەدوودا بابەتێکی تر لە خۆ دەگرێت. مەکتەبی ڕاگەیاندن کتێبی دەنگی پانۆرامای ڕاپەڕی ساڵی 1991 بڵاو دەکاتەوە. لە لاپەڕە سێدا نوێگەری لە کاردا کۆدەنگی لە بڕیاردا مە دروشمی سەرەکی و ڕسمی پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستانە. تەلار لەتیف سەرۆک و نوێنەری لایەنە سیاسی و دیپلۆماسیەکان میوانی کۆنگرەن. لەلایەکی ترەوە سەرکەوزێکی دەڵێ لە کۆنگرەدا 3 ئەنجومەنی باڵا پێک دەهێنرێن. لە لاپەڕە چواردا هاتووە ڕێبازی چێژ یان بەها بایەخدان بەشتی مەعنەوی یان چێژەکانی ژیان. ئەمە بابەتێکە لە فارسیەوە محەممەد کەریم وەرگێڕانی بۆ کردووە. لە لاپەڕە پێنجدا هاتووە بەرپرسیارەتی و ڕۆماڵکردنی هەواڵ بابەتێکە جەمیلە شێخ مەحموود بابەتەکەی نووسیوە لە لاپەڕە 5 کوردستانی نوێدا بڵاو کراوەوە. لە لایەکی ترەوە لەژێر ناونیشانی هەوێن نەرمین عوسمان دەڵێت دڵی عێراق نا قودسی کوردستانە. بەت بابەتەکە بەخۆی درێژەی هەیە. لە لاپەڕە 6دا کۆنگرەی پێنجەم پەیامی بەهێزی یەکێتیە. ئەمە بابەتێکی ئالان محەممەد جەزایە. لە لایەکی ترەوە کۆڕا و کۆنگرا بابەتێکی تری ئاریان محەممەدە لە ژێر ناونیشانی کارایی و کاریزما. ئاکامەکانی ڕفراندۆم لەسەر ناوچە دابڕێنراوەکان مستەفا محەممەدەم بابەتی نووسیوە. بوێری و بڕیاردان لە بەستنی پێنجەمین کۆنگرەدا ئەمەش بابەتێکی ترە نەوزادی مهندیس ئەم بابەتی نووسیوە. لە لایەکی ترەوە ڕێڕە و فەرید دڵشاد ئەم بابەتی نووسیوە لە ژێر ناونیشانی دەستێوەردانی سوپا لە حکومڕانیدا. نەتەوەیە گرتوەکان یان لێکترازاوەکان ئەمەش بابەتێکە شوانی کەریم کابان نووسیبێتی. گرنگیدانی گەنجان بە جیۆپۆلەتیک سەهەند کۆیی ئەم بابەتەی نووسیوە. لاپەڕەنۆ ئاگاداری بڵاو کراوەکانە. لاپەڕەدە بە هەماشەوە لاپەڕە 11 ساڵۆنی لاپەڕەنۆ کتێبی ڕاگەنراوی ڕۆژنامەوانی ناسێنرا راپۆرتی ڕەوەست نەوزاد. کۆتا لاپەڕی کوردستانی نوێ چەند بابەتێکی هونەری و ئەدەبی لە خۆ دەگرێت. ڕووبار خالید لە هەر کارێکی هونەری شتێکی نوێ فێر بوو. لە لایەکی ترەوە ئەملام سلێمانی و ئەولاکەی دیکەشم هەڵەبجە ئەمەش بابەتێکی ترە. کۆڕی شاعیرێکی لاو ڕنگ و ئەزمون پرۆژەیەکی تری ئارتفرۆش پێشانگای پەیکەرسازانی کورد لە سلێمانی. ئەمە تەواوی بڕکە بابەتەکانی کوردستانی نوێ بۆ بەت کوردستانی نوێ ڕۆژانە پاشکۆی هەیە. پاشکۆی ئەمجاری کوردستانی نوێ دۆسەیە کە باس لە پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات. دەکرێت بڵین تەواوی ئەو بڕکە بابەتانی کە لە دۆسەیە لە پاشکۆی کوردستانی نوێدا بڵاو کراوەوە تایبەتە بە پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان. هەمووتان بەبراو خەباتێری خۆم دەزانم بۆم پشتی هەمووتان. هەر
سەبارەت بە گرنگی پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان و تایبەتمەندی و ئامانجەکانی ئەنجامدانی کۆنگرا بە خۆشحاڵیەوە ئاریان محەممەد کە بەڕێزیان ئەندامی مەکتەبی ڕاگەیان و لەم بەشی پرۆگرام وەستە لە ستۆدیۆ لەگەڵ من دامادەیە کاگاریان بەیانیت باش و زۆر سپاس بۆ جەنابتان. سپاس سەرچاوان کاک ئاریان هەر ڕاستەوخۆ بۆ پرسیارە دەست پێ بکەم. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی کۆنگرە دەکات؟ کۆنگرە چ گرنگیەکی هەیە؟ یەکەم جار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ حیزبەکە و دواتریش بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. بەیانتان باش و کۆنگرشتان پیرۆز لە ئێوە و لە کۆی هەواڵانی یەکێتی لە هەر شوێنێک و لە خەڵکی کوردستان چکە لە ڕاستیدا یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی پێشڕەوی کوردایەتی تەنها کۆنگرە بۆ ڕێخستنەوە و خۆڕێخستنەوەی ڕێزەکانی خۆی ناکە بەڵکو بۆ گەشەپێدان و پێشخستن و پەرەپێدانی کۆمەلگای کوردستانیش دەکات چکە تر یەکێتی هێزێکی لۆکاڵی بچووک نییە کە کۆنگرەکە تەنها لە ئاستی ناوخۆیی ئەوە لە ئاستی ڕێکخراوەی و پەیکەری ڕێکخراوەی کاردانەوەی هەبێ بەڵکو کاریگەری و کاریگەری و شوێنەواری لەسەر داهاتووی پرۆسی سیاسی عێراق و کوردستانیش جێدێڵێ. سەبارەت بە پرسیارەکەی جەنابتان لە ڕاستیدا کۆنگرە لە ژیانی هەموو پارتێکی سیاسیدا گرنگە، بەڵام گرنگە بۆ خۆڕێخستنەوە بۆ یەخستنەوە بۆ پختکردنەوە بە پێی سروشت و قۆناغ زەمەنیەکان لەبەرەوەش حکمی جوگرافیا و حکمی ئاڵنگاری و ئاستەنگەکان هێزە کوردیەکان بەگشتی لە ناویشاندا یەکێتی نیشتیمانی کوردستان بەهۆی زروفی بابەتی زۆر نالەبار زۆر جار وادەی کۆنگرەکانیان دواخراوە یا کۆنگرەکانیان لە کات و ساتی خۆیدا نەکراوە، بەڵام خۆشبەختانە جارە سەرکردایەتی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان و لەسەر دەست پێشخەری بەڕێز سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لە کەرکووکەوە بڕیاریاندا و دواتریش لە پەیامەکەی کاک بافڵ ڕوون و ڕاشکاوانە وتی ئەزمموی حزبایەتی و ژیانی پارتی سیاسی لە کوردستان هاوشێوەی خۆرئاوایی لێ دەکەین بۆ ئەوەی کۆنگرەی تر گرێکی دەرونی نەبێ هێزە سیاسیەکان نەیتوان بیکەن، بەڵکو ئێمە دەست پێشخەری ئەوە دەبین بەر لە وادەی خۆشی بتوانین کۆنگرە بکەین و هیچ ترس و سڵەمینەوەیەکمان لە بەرامبەر بەستنی کۆنگرە نەبێ. بەڵێ جا ئاماژەت بۆدا کە بڕیاری بەستنی کۆنگرە لە کەرکووکەوە بڕیاری لێدرا کەواتە دەکرێت بڵێن گرنگی کۆنگرەش بۆ خۆی بەشێک یاخود بابەتێکی کەرکووک و گرنگی کەرکووک لە نەک هەر کەرکووک بە تەنها ناوچە دابڕێنراوەکان بەگشتی دەبێتە پرسێک و بابەتێکی گرنگ لە کۆنگرەدا. بەدڵنیاییەوە هەمیشە ئێمە وتومانە کە یەکێتی بەرهەمی ئەندێشە و دنیابینی مام جەلالە، بەرهەمی ئەو توراسە گەورەیە کە سەرۆک مام جەلال وەکو ڕێبازێکی فکری وەکو تێز و ئەندێشە بووی بەجێهێشتوین. ئینسان کە لە دیدگا و تێڕوانین و ڕابردوو هەڵوێستەکانی جەنابی مام جەلال دەڕوانێ تێدەگە کە نەخشە ڕێگای نەک تەنها خەونی بۆ ناوچە دابڕێنراوەکان هەبوو بەڵکو نەخشە ڕێگاشی هەبووە. هەموو نەخشە ڕێگانەی کە پاش 20 ساڵ لە پرۆسی ئازادی عێراق هێزە سیاسی عێراقیەکانیش کە و کاتە لەگەڵ تێزەکانی جەنابی مام جەلال و لەگەڵ تێزەکانی یەکێتی بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان ناکۆک بوون، ئێستا هاتوونەوە سەر ئەوەی کە خۆیان تەڵەبی هەمان ئەو نەخشە ڕێگانە دەکەن. لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو شوێنکەوتەی ڕێبازە سیاسی و فکریەکەی مام جەلال کەرکووک و کۆی ناوچە دابڕێنراوەکانی تر بەشێک دەبێت لە دۆسی هەرە گرنگەکانی هەڵبەتە کۆنگرەش ئەوە جارێکی تر دووپات دەکاتەوە و هەر بڕیاردان لەوەی کە بڕیاری کۆنگرە لە کەرکووکەوە بەڵگەی ئەوەی کە یەکێتی بۆ کەرکووک و بۆ ناوچەکانی تریش هەمیشە استراتیژیکی ڕوون و وازح و بێگرێ و گۆڵی هەیە. ئامادەکاریەکانی ئەم ساڵی کۆنگرەی پێنجەم دەکرێت بڵین جیاواز بوو لە ئامادەکاریەکان بۆ کۆنگرەکانی پێشوو تا ڕادەیەک کۆنگرەیەکی بڵێ ئامادەکارێکی لەسەر خۆ بوو تا ڕادێکیش بێدەنگ بوو کەمتر لە ڕاگەیاندەکانەوەنێ باس دەکرا یاخود گرنگی پێدەدرا. دەکرێت هۆکاری ئەمە چی بێ؟ دەکرێت هۆکارەکەی ئەوە بێ کە ئەم یەکێتی ئێستا یەکێتێکی 4-5 ساڵ بەر لە ئێستانیا یاخود دەکرێت بڵین کە ئەمە بابەتێکی ناوخۆیی یەکێتی نیشتیمانی کوردستانە پێویست ناکە لە ڕاگەیاندەکانەوە زۆر خۆی لە ڕاستیدا هێزی سیاسی سەقامگیر وەکو پێشتریش ئاماژەم پێکرد کە بڕیاریدا لە کۆنگرە نەترسێ بڕیاریش دەدا لە گفتوگۆ نەترسێ. یەکێتی دەرگای گفتوگۆی دانەخستووە و لە ماوەی ڕابردووشدا قسەکردن لە کۆنگرە لە بەشێک لە میدیاکانی ئێمە و بە تایبەتی لە کوردستانی نوێ کە ڕۆژانە جەنابتان و گەلی کوردستان و کەناڵەکانی تریش
بەدەستیان دەگا و دەیبین و پەخشی دەکەنەوە زۆر قسە کراوە لەسەر کۆنگراوە ئەو ڕوئیاش هەڵەیە کە پێیان وایە نەتواندراوە لە ناو کایە و سێکتەرەکانی ژیانی حزبیدا گفتوگۆ لەسەر کۆنگرە و جەدەل لەسەر کۆنگرە بکرێ. من بۆ خۆم بە گۆشەیەکی سابت ڕۆژان ڕوئیای خۆم نووسیوە و لە هەندێک بار و بواردا ڕخنەشمان گرتووە و باری سەرنجی خۆشمان لەسەر قۆناغی داهات و ژیانی حزبی کردو. بەڵام بیرمان نەچێ هەموو کۆنگرەیەک و هەموو وێزگەیەکی دیموکراسی لە ژیانی حزبدا پێداویستی و دۆخی بابەتی خۆی هەیە. مثلا ڕەنگە دۆخی بابەتی کۆنگرەی پێنجگە لەو ئامادەکاریانەی کە جەنابەت فەرمووت لە شتێکی تردا خۆی بەرجەستە بکات لە مەراسیم و کەرنەڤاڵە گەورەکەی. ڕاستی یەکێتی کۆنگرا بۆ ڕێخستنەوەی خۆی و بۆ پختکردنەوەی خۆی و بۆ دروستکردنی بڕیاری سیاسی و پەرەپێدانی نوێگەری یا جێگیرکردنی نوێگەری دەکات. بەڵام بیریشمان نەچێ ئێمە مەراسیم و کەرنەڤاڵەکە زەنگێکی تازەیە کە یەکێتی بەگوێ هەمووانیدا کە هاوشێوەی زەمەنی ئاڵتوونی مام جەلال هاوشێوەی سەردەمی ئاوریشمی مام جەلال یەکێتی لە گۆڕەپانی سیاسی عێراق و لە گۆڕەپانی سیاسی کوردستانی و ناوچەییش ڕۆڵ و کاریگەری هەیە. ئێمڕۆژ دەیبینین کە کەرنەڤاڵ و مەراسیمی کردنەوەی کۆنگرەکە شتێک دەبێت قورسایی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداریکردنی میوانان بۆ کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبەت ژمارەیەکی زۆر میوانان لەسەر راستی ناوخۆی کوردستان حیزبولایەنە سیاسیەکان و عێراق و میوانانی بیانیش نوێنەری قونسڵخانەکان لە کۆنگرەدا میوان دەبن و بەشدار دەبن. ئەمە چی دەگەێنێ بەشداریکردنی میوانێکی وەها زۆر دەکرێت پەیامەکەی سەرۆک پاڤڵ پشتڕاست کاتەوە کە دەڵێمە پەیوەندیەکی تەندروستی جیهانیمان هەیە؟ بەدڵنیاییەوە یەکێتی ئەگەرچی خەڵکێکی زۆر فاڵی گرتەوە گرەوی لەسەر کەوتنی کرد نەکرد لەسەر ئاستی کوردستانی لەسەر ئاستی عراقی و هەرێمی ئەو کۆنگرەی وەڵامێکی بەجێ دەبێت کە هێزە سیاسیەکانی عێراق و حکوومەت و دەسەڵاتداران و نوێنەرانی نێردە دیبلۆماسیەکان و باڵێزخانەکان تا ئێستا یەکێتی وەکو دینگەیەکی ئەساسی و پایەکی سەرەکی پرۆسی سیاسی کوردستان و عێراق دەبینن و وەک هێزێکی جێمتمانە لە پەیوەندیەکانی کە بیرمان نەچێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان تایبەتی لەسەر دەستی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لە ماوەی 2 ساڵی ڕابردوو پەیوەندیی ڕازگۆیانە کە بنەماکەی سەرڕاستی و ڕازگۆییە لەگە هێزە عراقیەکان و لەگەڵ هێزە کاریگەرەکانی ئەم ناوچەیە دروست کردووە لە سەبنەمای ڕێزی هاوبەش و هاوسەنگی ڕاگرتن دوورکەوتنەوە لە زمانی پەرچەکردار کە بەداخەوە بەشێک لە هێزەکانی ترهیانە لەبەرەوە ئەوەی ئەمڕۆ وەڵامێکی بەجێ بۆ ئەو نیەت پاکی و نیازپاکەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە بەرامبەر هێزەکانی تر پیشانی داوە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە حیزبی نوێبوونەوە بووە. بەڵام دروشمی ئەم جارێکێتی نیشتیمانی کوردستان نوێگەری لە کاردا کۆدەنگی لە بڕیاردا کە دەڵێن نوێگەری لە کاردا مەبەستی چییە؟ بۆچی دەڵێن نوێگەری لە کاردا؟ بۆ قسە لەسەر نوێگەری لە کاردا دەکات. ئەوە ڕامان دەکێشێ بۆ جەدەلێک لەسەر فۆرمی پارتی سیاسی لە کوردستان. ئێمە لە بەردەم دوو مۆدێل لە پارتی سیاسی داین لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەگشتی ئەو ناوچەیە کە مۆدێلەکان زیاتر ئەو فۆرمە باوە بوون کە پارتە چەپە کلاسیکیەکان هەڵگری بوون کە بە نەفسی میکانیزم بە نەفسی میتۆد بە نەفسی تێز کاریان لەسەر ئەو چەمک و مەفاهیمانە دەکرد. مەسڵ یەکێک لەو مەفاهیمانە مەسەلەن نوێگەری لە کاردا ئەو میتۆدا ینی تێپەڕاندنی ئەو میتۆدە کلاسیکیان و کلاسیکی و تەقلیدیانەیە کە بەشێکی زۆر لە پارتە سیاسیەکان هەڵیان گرتووە پێڕەوی دەکەنیا بەکاری دێن لەبەرەوەی یەکێتی کە خۆت فەرمووت هەر خۆی زاددەی نوێگەری و بەرهەمێنانی نوێگەریە و هێزێکە لە نوێبوونەوە سڵ ناکاتەوە لە نوێگەری سڵ ناکاتەوە و لە بەرپرسیاریت سڵ ناکاتەوە لەبەرەوە دروشمی حەقیقی بۆ قۆناغی گرنگە ئەو نی گوتو بە تەنها نوێگەری لە بیرکردنەوەدا نوێگەری لە کاردا لەبەرەوەی ئەوەی خەڵکی کوردستان دەی هەوێ کارە نەک دروشمی گەورە چکە دەشی هێزە سیاسیەکانی تری کوردستان نوێگەری و نوێبوونەوە بکەنە دروشمی سەرەکیان بەڵام هیچیان نەیانتوانیوە نوێگەری وەکو میکانیزمی کارکردن لە ژیانی حزبیدا پێڕەو بکەن و بەڵێن بدەن کە کاریان بەپێی میتۆدی نوێ بەپێی میکانیزمی نوێ لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا دەبێت بەکردەوەش لە دەرەوەی دروشمی کۆنگرا لە ماوەی ساڵ و ئەوەندەی ڕابردوو لە ئیدارەدانی سلێمانی
و لە پرس و دۆسیەی خوێندکارانی ناڕازی لە مەسلەی کاسبکاران دەرکەوت کە حتا لە هێڵی گەرم یا ئەوەی کە دروستکرا بۆی هاوڵاتیان لە ڕێی پەیوەندی تەلەفۆنەکانی و کێشە و گرفتەکان و خام بگێنن بەڵگی ئەوەیە کە نوێگەری لە کاردا تاو دراوە و کەوتۆتە سەرسکەی خۆی و پتر لە داهاتوودا پەری پێدەدرێت. کۆدەنگی لە بڕیارداوش بەشی دووەمی دروشمەکەیە کە دەڵێ کۆدەنگی لە بڕیاردا بۆ واتایی کە قسەی زۆرینە یاخود بڕیاری زۆرینە وەردەگیرێت ئەو کات کەمینەش دەبێت ئەو بڕیارە جێبەجێ بکات. خۆی سەراحەت ینی یەک لە کێشە گەورەکانی هێزە سیاسیەکانی کوردستان لە قۆناغێک لە قۆناغەکاندا بە یەکێتی نیشتیمانی کوردستانی خۆشمانەوە گرفتی فرە جەمسەری هەبوو لە دروستکردنی بڕیار ئەو هێزانەی کە پەرت و بڵاون پرسن و هەریەکە بە ئاراستەیەک و بە نەغمەیەک دەخوێنێ زۆر ئەستەمە بڕیاری سیاسیان پێ دروست بکرێ خۆ لە زۆر قۆناغی مێژووی لە هەموو هێزە سیاسیەکان بە هێزی پێشڕە و قەڵەمڕە و گەورە و بە هێزی زۆر بچووک و ینی بچووک بە مانای ینی کەسافەی کە ئەندام و کادران ئەو گرفتیان هەبووە بۆیە کۆدەنگی لە بڕیاردا یەک لە گرنگترین ئەو کۆڵەکانەیە کە پارتیشی سیاسی بۆ سەقامگیری ناوخۆی پێویستێتی ماوەی ڕابردووش ینی وەک بەشی یەکەمی دروشمەکە یەکێتی لە دروستکردنی بڕیاری سیاسی یەکدەنگ بووە و کۆدەنگ بووە جەختکردنەوە لەسەرەوەی کە بە قۆناغی دوای کۆنگری پێنجەمیش یەکێتی هەر بە کۆدەنگی بڕیار دەدا خۆی ئومێدێکی گرنگە کە یەکێتیەکان بەر لە خەڵکی تر ئەویان دەوێت. ئەم کۆدەنگیە لە بڕیاردا چەندێک بۆ ناوخۆی حیزبەکە گرنگە ئەوەنەش دەکرێت بۆ حیزب و لایەنە سیاسەکانی تریش گرنگ بێت؟ بەڵێ چکە سەرنج بدا لە ماوەی ڕابردوودا ساڵانی ڕابردوو کە دەکەوتینە دانوستان یا گفتوگۆکردن لەگە هێزە سیاسەکانی تر زۆر جار فرە ڕوئیایی یا فرە دنیابینی لە ناو یەکێتیدا گرفتێک بوو کە هێزە سیاسەکانی تر نتوانن مامەڵەیەک یا ڕێککەوتنێکمان لەگەڵکەن ئێستا پرۆسەکە پێچەوانە بۆتەوە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندەی یەکدەنگە لە بڕیارداندا ئێمە هەمیشە دەست پێشخەری گرنگ بۆ ئاشتەوایی بۆ پاراستنی قوارەی کوردستان بۆ زۆر پرسی گەورە و کاریگەر دەکەین کە پەیوەندیان بە چارەنووسی خەڵکەوەیە هەمیشە ئەوانەی دەبنە ئاستەنگە و هێزانەی ترن کە یەکگرتو یخراونین لە بڕیاردا لە بەرەوەی یەکێتی ئەوەی دەیڵێ ئەوەی دیکا لە لە بڕیاردان یەخستنی بڕیار لە بەرژەوەندی هێزە سیاسیەکانە لە بەرژەوەندی پەیوەندیەکانمانە لەگەڵ بەغا لەگە دەوڵەتانی ناوچەیی لەگە دەوڵەتانی جیهانی و لەگە خەڵکی کوردستان لەسەر و هەمویانەوە. کۆمەڵانی خەڵکی کوردستان و عێراقیش بەگشتی دوو هەڵبژاردنمان لە پێشە. دەکرێت بڵین بارودۆخی ئێستەی کوردستان لە ماوەی ڕابردووشە و تا ئێستەشی لەسەر بێ بارودۆخێکی هەستیارە. بۆچی کۆنگرە لەم کاتە هەستیارەدا ئەنجامدرا یاخود دەکرێت بڵین بۆ ئەم کاتی ئێستا پێویست بووە چ گرنگیەکی هەبوو لەم کاتە هەستیارەدا کە کۆنگرە ئەنجام بدرێت؟ من لە وەڵامی یەکەم ئاماژم بۆ کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان سڵ لە وێزگەم دیموکراسیەکانی خۆی نەکاتەوە و خۆڕێخستنەوە و یەخستنەوە و خۆنوێکردنەوەی نەک هەر دەبێتە ئامرازێکی گرنگ هەر نەک هەر دەبێتە هۆکارێکی گرنگ بۆ ئەوەی لە ئینتیخاباتەکان نەترسین بەڵکو پێم وایە دەبێتە فاکتەرێکی زۆر بەهێز بۆ ئەوەی ئەنجامی ئێمە لە هەڵبژاردنەکان بگۆڕێ. یەکێتی نیشتیمانی کوردستان قورساییە سیاسەکەی و قورساییە جەماوەریەکەی و سەنگینی گوتارە سیاسیەکەی هەرسێکیان وەک سێ کۆڵەکەی ئەساسی کاریگەریان لەسەر دەنگدەری ئەو وڵاتە دەبێ و خەڵکی کوردستان تێگەیشتون کە یەکێتی نیشتیمانی کوردستان دروشم و کردداری لە بەرامبەر خەڵکی کوردستان و لە بەرامبەر ناوچە دابڕێنراوەکان کە قۆناغی یەکەمی هەڵبژاردنەکان ئەوەیە ئەو ناوچانە دەگرێتەوە ڕاست و دروست و یەک ڕێڕەوی دروستە لەبەرەوە کۆنگرە نەکرد کاریگەری ئەرێنی بەجێ دێڵێ بەڵکو دەبێتە هەنگاوێکی گرنگ بە ئاراستەی ئەوەی کە قورسایی سیاسی یەکێتی لەو ناوچانە زیاتر ببێ و بەرهەمی زیاتر لە متمانی خەڵک بچنێتەوە یەکێتی. وردەوردا خەریکە نزیک دەبینەوە لە کاتی دەستپێکردنی کۆنگرە سەعاتێک تقریبان زیاترمان ماوە. ئەرکی ئەندامانی کۆنگرە بۆ ئەم سێ ڕۆژە چی دەبێت؟ خۆی ئەرکی هەموو یەکێتیەکان یەکشتا
جەنابیشت کە لە کۆنگرێنی و هەواڵانی تریش کە لە کۆنگرێنین ئێمەش کە لە کۆنگرێنین هەموو یەکێتیەکان بەوانەی لە کۆنگرن لە دەرەوەی کۆنگرن ئومێدمان هەبێ و پشتیوانی سەرخستنی هەنگاوەکانی کۆنگرە بکەین و دڵنیاش بین چکە ئومێد شتێکە و دڵنیایی شتێکی ترە دڵنیاش بین کە ئەو قۆناغی یەکێتی هەڵی بژاردە بۆ خۆنوێکردنەوە و بۆ خۆڕێخستنەوە بۆ پوختکردنەوە قۆناغێکە خەڵکی کوردستان و یەکێتیەکان هەمووی چاوەڕێی ئەوە بوون. هەواڵانی ئەندامی کۆنگرەش بە دڵنیاییەوە لەسەر بنەمای پرەنسیبی نوێنەرایەتی کە نوێنەرایەتی ئۆرگان و دام و دەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن بەر لە هەر خەڵکی تر ئەو ئەرکە گرنگانە دەزانن کە دەبێت لە کۆنگرە بۆ سەرخستنی کۆنگرە بۆ یەکێتیی بەهێز هیمەت و کۆشش بکەن. کەواتە ئەو تێڕوانینە هەڵەیە کە ڕەنگە زۆر جاروە هەستکرابێ کە ئەرکی حیزبەکە زیاتر لە ئەستۆی سەرۆک و ئەندامانی سەرکردایەتی و ئەندامانی سیاسی حیزبەکە بوو بێت. هەموو کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە ئەرکی هەبێت یان بەرپرسیارەتی هەبێت. ئەرکی کادران بەگشتی دەبێت. ئێستا بنەمایەک هەیە بنەمای هەواڵ ئێستا لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا پاشی یەک سەعاتی تر هیچ پلە و پۆست و بەرپرسیاری تێک نامێنێت. کۆنگرە بۆ ئەوەیە هەموو مرۆڤ لە ناونیشانەکانی لێوەربگیرێتەوە لە وێزگەیەکی دیموکراسیدا هەمومان دەبینە هەواڵی یەکێتی ئەو هەواڵی کە لە کۆنگرەدا بەشدارە لەگەڵ هەواڵی کە لە دەرەوەیە هەردووکیان بۆ یەک استراتیژی و یەک ئامانج و یەک هیوا کۆشش و خەبات دەکەن. لەبەرەوە ڕاستە حکمی ئەزمون و حکمی دنیابینی و تێگەیشتن ڕەنگە بەشێک لە هەواڵان لە کۆنگرە دەورە گەورەکە ببینن، بەڵام دەوری گەوری ئەوان و دەوری مامناوەندی ئێمەش هەمومان پێکەوە بۆ ئەوەیە کۆنگرێکی نمونەیی و کۆنگرێکی بێهاوتە لە ژیانی پارتە سیاسیەکانی باشووری کوردستان ئەنجام بدەین و ڕۆحی سەرۆک مام جەلالیش بۆ هەمیشە و بۆ ئەبەت شاد بکەین کە بەڵێ ڕۆڵەکانی مام جەلال لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەتوانن بە شوێن ئەندێشە و بیر و باوەڕەکانی مام جەلال کاری گەورە و نەکردە بکەن. باشە کاگاریان هەندێک لە کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێیان وایە کە پێویستە لە کۆنگرەدا قسە لەسەر پاداشت و سزا بکرێت بۆ ئەوەی کە کارەکان یان بڵێ چالاکتر کێبڕکێک دروست بێت لەسەر کار و چالاکیەکان. ئێوەش پێتان وایە کە پێویستە پاداشت و سزا هەبێت. هەر بنەمای حیزبایەتیی تەندروست و ژیانی ڕێکخراوەی لە هەر جوگرافیایکی سیاسی و غیرە سیاسیش دەبێ هەردوو پرەنسیبی سزا و پرەنسیبی پاداشت ڕەچاو بکرێ بۆ ئەوەی ئەو هەواڵانەی یا ئەو مرۆڤانەی یا و کارکترانەی کە کۆششی زیادە دەکەن و بەدڵسۆزی ئەرک و وەزیفەکانیان بەجێ دەگەێنن جیاواز بن لەو خەڵکانی کە من نادەنە ئەرک و بەرپرسیارەتەکەیان بەدڵنیاییەوە کۆنگرە وەک هەر یعنی وەکو هەموو ێزگەکانی تری یەکێتی ئەو دروشمە جارێک کە تاکید دەکاتەوە، بەڵام ڕەنگە جیاوازی لە کۆنگرەکانی تر ئەوە بێ پاداشت و سزا لەگەڵ دروشمی یەکەم یەک بگرێتەوە کە ئێمە هەم نوێ دەبین لە بڕیار و یعنی لە کاردا نوێگەری دەکەین. یەک لە ڕێکارەکانی نوێگەری لە کاریشدا ئەوەی سزا و پاداشت چیتر دروشم نەمێنێتەوە و دەبێ ببێتە ڕێکارێک بۆ پەروەردەی سیاسی و حزبی. دەستەکانە خۆش لە دوایین قسەتە هیچ شتێک هەیە کە بتێ بڵێ هیچ داواکاریەکەت هەیە لە کادران و لە ئەنگرانێکی نیشتیمانی کۆمەڵانی خەڵکی کوردستان؟ هیوای سەرکەوتن بۆ کۆنگرەی پێنجەمین دەخوازم و پیرۆزبایی لە هەموو ئەو هەواڵانە دەکەم کە لە کۆنگرە و لە دەرەوەی کۆنگرە هەوڵی سەرخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەدەن و بە ینی بەڵێنیش بێت کە بۆ خەڵکی کوردستان هەڵبەت ئەوانەی کە چاویان لەسەر کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی لە دوای کۆنگرە دەبێتەوە ئەو یەکێتی کە خواستی خەڵکی لەسەرە، ئەو یەکێتی کە وەڵام بە خواست و پێداویستەکانی خەڵک زۆر زۆر سپاس مادومان کردی. سپاس بۆ ئاریان محەممەد کە بەڕێزیان ئەندامی مەکتەبی ڕاگەیاندن. سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. ئەنجامدانی
کۆنگرەی پێنجەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبەت هەروەکو کاک ئاریانی ئاماژەی پێکرد چەند بۆ لایەنگران و کادران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگە ئەوەندەش بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان گرنگە. جا لەو بارەوە هەندێک لێدوانمان هەیە با بەیەکەوە گوێبیستی بین و بینەری بین. یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا بە بارودۆخێکی سەختا تێپەڕێت بە تایبەتی لە ناوچەکە و عێراق وانە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم کۆنگرە زەرورێتێکە بۆ ئێستا و بۆ داهاتوو میلەتەکەمان لە قۆناغێکی سەختا تێپەڕێ. یەکێتی ئەم کۆنگرەیە لە دەستپێکردنی کۆنفراسی مەڵبەند و مەکتەبەکانەوە و بە گەشێکی دیموکراسی و جوان و بێ ململانی وانە کراوە و کۆنگرە هەر لە ئیسەوە پەیامی سەرکەوتن لە مەڵبەند و مەکتەبەکانەوە دیارە. کۆنگرە زەرورێتێکە بۆ ناوچەکە، بۆ عێراق، بۆ چوار پارچەی جوابدانەوەیەکشە بۆ نەیارانی کوردی هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتی سەرۆک پاڤڵ ئێستا سیاسەتێکی زۆر جوانەکات. کۆنگرەیەکی جوانیان ڕێکخستووە، کۆنگرەیەکی سەرکەوتوو کەیادەیەکی جوان و سەرکەوتوو هەڵەبژێرن بۆ داهاتوو ئایندەی ملەتی کورد لە هەر چوار پارچەی کوردستان. سەرەتا بە خێراتنی کەناڵە جوانەکەتانەکەم. کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان زەرورێتێکە لە ئێستادا، چونکە هەم ئەندام و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەم کۆنگریان بە زەرورێت دانن بۆ پێشخستنی هەم یەکێتی و ڕیزەکانی ناو یەکێتی، هەم بۆ قۆناغێک لە ئێستا داوا دەخوازێت یەکێتی بە یەکگردوویەوە بەرنامەیەکی نوێوە بتوانرێ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکرێت و هیوادارم ئەم کۆنگرە ببێتەوە ئەوەی کە ئەو گرفتانەی کە کەڵەکە بووە لە هەرێمی کوردستاندا چارەسەر بکرێت و قۆناغێک بێتە پێشەوە بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان و هیوادارم ئەم کۆنگرە بێتە هۆی ئەوەی کە ڕوحی تازە و گەنجی تازە بێتە پێشەوە و بتواندرێت ڕێگە پێ بدرێت خزمەت بکات لە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. هیوادارم بسبەینێ 27 مانگ کۆنگرەیەکێتی نیشتیمانی بە سەرکەوتوی بچنە ژوورۆ بە سەرکەوتنی لێ دەرچین. لەبەرەوەی یەکێتی بەڕاستی لەم کاتە هەستیارەدا بەڕاستی بڕیارێکی حەکیمانەی داوە کاک پاڤڵ لەم ڕۆژە هەستیارەدا بەڕاستی بڕیارێکی حەکیمانەیەوە هەموو کادران دڵخۆشن بەم کۆنگرەیە لەبەرەوەی نوێگەری لە کار و کۆدەنگی لە بڕیار ئەمە دروشمێکی دڵخۆشکەرە بۆ هەموو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕاستی یەکێتی نوێ بکرێتەوە ئەمە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانیش چاکار لەبەرەوەی خۆشگوزەرانی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان فەراهەمەکە و هیوادارین ئەم کۆنگرە بێتە مایە یەکریزی نێو ماڵی کورد و نێو یەکریزی نێو ماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیوای سەرکەوتن بۆ ئەم کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە وەکو یەکێتی ئەمڕۆ سیاسەتی یەکێتی با ببێتەوە بە یەکێتی مامجەلال، با ببێتەوە بە یەکێتی ئێمە. پاشکۆی هیچ لایەنێک نابین، هیچ حزبێک نابین، هیچ وڵاتێک نابین. ئەنوا ئیشی خۆتان جێبەجێکەن بەڕاستی سەری هەموو کوردستانتان بەرز کردووەتەوە. یەکێتی مێژووە، یەکێتی خوێنی شەهیدە، یەکێتی قوربانیە، یەکێتی هێزە. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر لە دوای هیچ حزبی تر ناڕوا بەڕێوە. ئەو یەکێتی کە ئەمڕۆ ئەتوانێت یارمەتی عێراق بدات، یارمەتی کوردستانی عێراق بدات. یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر قوربانی داوە بۆ ئازادی، بۆ مافی چارەنووس، بۆ خاکەکەمان.
بەڵام ئەو مەرحەلەیەمان تێپەڕان ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە قووەتە بەهێزە یەکێتی نیشتیمانی کوردستان ساحبی هەموو کوردستانە ساحبی هەموو کوردستانە. بەڵێ خۆشەویستان هەڵبەت ئەنجامدانی کۆنگرە یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی خۆیدا 4 کۆنگرەی ئەنجامداوە. کۆنگرەی یەکەمی لە ساڵی 1992، کۆنگرەی دووەمی لە ساڵی 2001، کۆنگرەی سێم لە 2010، کۆنگرەی چوارەمی لە ساڵی 2019 بە دیاریکراوی لە 21/12 هەبووە. کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەبێت و بڕیار وایە بۆ 3 ڕۆژ بەردەوامی هەبێت، گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە نێویاندا کادران و لایەنگران و ئەندامان یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی لە قەیرانی سیاسی گەورەدا دروست بوو، لەگەڵ دروستبوونیشی هیوای بۆ کۆمەڵانی خەڵکی